سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 50 ژیری 50 دانە هەفتەیە ژیر لەگەڵدانە خزمەتتان دەکەم بە نوێترین هەواڵەکانی دنیای ڤیدیۆ گەیم واروە چەند بابەتێکی سینەماییشمان هەیە ئەوڕۆ لەسەر باڵانەکەم ماوم چاوەڕوان بن بەم زوانە بەرنامەکانی دیکەی سفرێک دەکەینە کار بەڵام پێویستیم بە هەندێک گرافیک و تەرتیبات شت هەیە شتە تەواو نەکردو کاتم نەبووە بەڵام تاوی کەم بێگومان دێمە خزمەتتان بە بابەتی تەکنۆلۆژی بابەتی سینەماییش بەجیا لە بەرنامە سفرێک ژیریم سوپاسی پشتگیریەکانتان دەکەم بۆ چەند ڤیدیۆ ڕابردوو بەڕاستی ڤیدیۆەکانمان ئێستا بینێکی زۆر باشی هەیە لایکێکی زۆر باشی دەران یەک لە ڤیدیۆەکانمان ژمار ڕایکانی یۆبزانم زیاتر لە 11,000 لایک کە ڕیکۆردی پێوانەیەش کە دێنە ناو چەناڵی یوتیوبی ژیر سوپاستان دەکەم گەرتاوە کۆیسە سەبسکرایبی چەناڵی ژیر نەکردێت تکا دەکەم سەبسکرایب بکەی بە زەنگوڵە داگری تاوەکو ئاگادار بی لە بڵاوکردنەوە هەر ڤیدیۆیەکی نوێ وڵڵاچی ڤیدیۆ ژەبیر مەکە تاوەکو ڤیدیۆیە ئەکتیڤی بەرزبی بۆ زۆرترین کەس بڕوە با یەکسە دەست پێ بکەن گەورەترین هەواڵی ئەو ڕۆژمان بێگومان محەممەد بن سەلمان گەورە دەسەڵاتداری سعودی یاخود دەتوانین بڵێن شای سعودیە ئێستا خەریکە یاخود بە فەرمی 4 ملیارد دلار بەرهەمهێنان دەکات لە بواری ڤیدیۆ گەیم جا ئەو 4 ملیارد دلارش لە چ سەرف دەکات زۆر سەرنجڕاکێشە محەممەد بن سەلمان خەریکە 4 ملیارد دلار بەرهەمهێنان دەکات لە کۆمپانیەکانی ڤیدیۆ گەیم تاوەکو یاری بەرهەمبێرن جا بای 4 ملیارد دلار پشتی کڕیوە لە کۆمپانیانە بۆرم لە کۆمپانیەکانی لە کۆمپانیای EA پشتی کڕیوە کە بەرهەمهێنەری یاریەکانی فیفایە لە کۆمپانیای بلیزارد و ئاکتیڤیژن پشتی کڕیوە کە بەرهەمهێنەری یاریەکانی کاڵ ئۆف دیوتینە وەروەها لە هەمووی گرنگتر و گەورەتر لە کۆمپانیای تەیک تو پشتی کڕیوە کە خاوەنی کۆمپانیای ڕۆکستارە کە یاریەکانی GTA بەرهەم دێت جا محەممەد بن سەلمان ئەو کاری لەبەر چ کردیە لەبەرەوەی کردێکەوە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بە تایبەتیش ساڵی ڕابردووە تاوەکو ئێستاش کۆمپانیەکانی ڤیدیۆ گەیم بەهۆی ئەوەی کەوا کۆڕۆنا وای لێ خەڵکی کردی لە ماڵەوە بن داهاتێکی 1,000 زۆریان هەیە بۆرم لە کۆمپانیای بلیزارد و ئاکتیڤیژن دەڵێ گەورەترین قازانجیان لە 2020 کردیە لە ماوەی 50 ساڵ لە ڕابردوو هیچ کۆمپانیایەکی ڤیدیۆ گەیم و قازانجی نەکردیە و هەروە تەیک توش گەورەترین قازانجی لە یاریەکانی GTA ئۆنلاین و Red Dead Redemption 2 و Red Dead Redemption ئۆنلاین کۆ کردەوە کە بە حیاتی خۆی کۆمپانیا کۆی نەکردەوە جا کۆنتڕۆڵکردنی محەممەد بن سەلمان لەسەر ئەو 4 ملیارد دلاری حکوومەتی سعودی لەوانێت لەبەر ئەوەی بیکەوە بیانەوێ سانسۆری زیاتر بخەنە سیاریەکان وەکو دەزانین ئێستا یاریێکی وەکو GTA 5 لە سعودیا بەردەست نییە لە دەبی ئەکاونتی ئەمریکی بەکاربێنی جا لەوانێ شتێکی باش بی لەوانێ شتێکی خراپبی بەڵام نازانم چۆن دەبیتن ئەگەر هەر خەبەرشکە هەبوو ئاگادارتان دەکەمەوە قسەکردن لەسەر پارەی کۆمپانیای سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە 329 ملیۆن دۆلاریان تەرخان کردیا لە بەرهەمهێنانی یاری لە بۆ پلیستیشن 5 لەلایەن ستودیۆیەکانی دەرەوە واتە ئەو ستودیۆیانی کە بەخۆی هەیتی ئەوان نا بەڵکو لە ستودیۆی دەرەچی واتە پێدەوترێت third party سۆنی دروست دەکەن لە بۆ پلیستیشن 5 329 ملیۆن دۆلاریان لە بۆ سرف دەکرێت جا 329 ملیۆن دۆلار لە بەرهەمهێنانی یاری پارەیەکی یەکجار زەبەلاحم زۆرترین یاری لە دەوری ملیۆنێک دۆلار 2 ملیۆن دۆلار دروست دەکرێت یاری زۆر بەهێز بۆ سەران دروست دەکرێت بەڵام یاری زەبەلاحی مەسەن وەکو God of War GTA Red Dead Redemption The Last of Us ئەو یاریانە بێگومان 100 ملیۆن دۆلار تێدەچی لەبەرەوەی یاری زۆر زەبەلاحن بەڵام دەرخانکردنی 329 ملیۆن دۆلار لە بۆ ستودیۆی دەرەچی نەک ستودیۆی ناوخۆش خوارەزانین لە بۆ ناوخۆی چەندین سەر دەکەستۆنی ئاماژەیەکی باشەکەەوە پلیستیشن 5 چەندین یاری دیکەی ئەکسکلوسیفی لە بۆ دێ چەندین یاری دیکە لەلایەن کۆمپانیای دیکەشەوە لە بۆ دروست دەکرێت شتێکی باشە و دڵخۆشین و دڵخۆشم هەموو کەسێک دەبی دڵخۆش بی کە پلیستیشن بەکاردێنی سۆنی ئەو پارێ زەبەلە حالە ناو بەرهەمهێنانی یاری دەست سرف دەکات بۆ لە مایکرۆسۆفتیش 7 ملیارد دلاری لە کڕینەوەی کۆمپانیا زەنە ماکس سرف کرد هەرچەندە 7 ملیارد دلار و 329 ملیۆن دلار مقارنە ناکرێت چکە 7 ملیارەکە یەکجار زۆرە بەڵام مایکرۆسۆفت ئەجندایەکی هەیە سۆنی ئەجندایەکی هەیە سۆنی ناسی کۆمپانیەکان بە زەبەلاحی بکرد لەبەر ئەو پارەی نییە تەنیا پارە لە بۆ بەرهەمهێنانی یەک یاری سەرف دەکات نەکچی کۆمپانیاکی بکردەوە بە هەموو یاریەکانیەوە لەبەرەوەی مایکرۆسۆفت لە گەیم پاس دەکاتەوە سۆنی دەفکرد لە یاری ئەکسکلوسیف و یاری تاکتاکە دەکاتەوە شتێکی باشە هیوادارین یاری ناوازە لەسەر پلیستیشن 5 و وەروە ئەکسبۆکس سیریەسیش لە داهاتوو ببینین دەنگۆیەکی دیکەشمان هەیە لەسەر کاڵ ئۆف دیوتی نوێیەکەی ئەو ساڵ کە لەسەر هەفتەی ڕابردوو زیاتر باسم کرد کە ئێستا کۆمپانیای یاخود ستودیۆی سڵێج هامەر بەرهەمهێنەری یاری کاڵ ئۆف دیوتی وۆرڵد 2 ڕابردوو ئێستا خەریکی بەرهەمهێنانی ئەو یاریە دەبن و پێشبینیش دەکرێت ئەو جارە یاریەکە دووبارە هەر مۆدێر نەبی هەر باسی ڕابردوو بکە دەنگۆیەکی نوێ هەیە کە لە تویتر بڵاو کرایەوە یەک لە دزەپێکەرەکان کە پێشتر چەندین جار قسەکانی ڕاست دەچوونە سە یاری کاڵ ئۆف دیوتی بێگومان لەوانەش ڕاست نەبی ئەو جارش بەڵام پێشبینیەکەی وی دەڵێ یاریەکە باسی ساڵانی 1950کان دەکات باسی جەنجی کۆریا دەکات جا ئەوە سەرنجڕاکێشە لەبەرچە لەبەرەوەی باسی جەنجی کۆریای بکە ساڵانی 1950کان ئەو کەسانێکەوە لە مێژوو تۆزێک شارەزانە یاخۆشت دەخوێنەوە دەزانن کەەوە باسی جەنجی کۆریای باکوور بەرامبەر کۆریای باشوور دەکات
واتە ئەمریکای تێدا نییە بگومان ئەمریکای تێدا بە شێوە شێوەکان بە شێوەی خوڕی ئەوشتانە کە یارمەتی کۆریای باشوور دەدا لە دژی کۆریای باکوور بزەنجی لە پاش دەنی زیانی دووەم بگومان ئەوە دەتەیە یەکێک لەو یاریە جیاوازەکانی کاڵ ئۆف دیوتیکەوە تۆ وەکو ئەمریشێک لەوانەیە هەر یاری نەکەی لەوانەیە وەکو کۆریەک یاری بکەیت یاخود وەکو فەرماندەیەکی کۆری یاری بکەیت کەوا لە دژی کۆریای باکوور بزەنجێ چونکە ئەگەر بێت و تۆ تۆزە لە مێژوو شارەزابی دەزانی کەوا کۆریای باکوور لە ساڵانی 1950 هێرشی کردەسە کۆریای باشوور ویستیان کۆریای باشوور داگیر بکەن و بیکەنەیە کۆریا کۆجای یاخود جمهوریەتی کۆریان کۆجای فیدرالی دروست بکەن کە هەردوو کۆریا بەڵام ژێر دەسەڵاتی کۆریای باکوور بیت بگومان چەندین وڵات یارمەتی کۆریای باشووری دەنیان هێرشدا شتە ڕوو بدە دزیان ئەو یاریە بە شێوە شێوەکان لە ڕووی سیاسیەوە دەنگدانەوەیکی گەورە دروست دەکات ئەگەر بێت و باسی ساڵانی 1950 و باسی جەنجی کۆریا بکە و بە بڕای منیش ئاکتیڤیژن خۆی لە زۆر یاریانە دەر لەبەرەوەی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو تۆزەک یاریەکانی کاڵ ئۆف دیوتی بە یەکتری دەچنە نازانم دڵخۆشن یاننا ئەگەر بێت و باسی کۆریای بکە یان خودنا لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن هەواڵەتی دیکەمان هەیە لەسەر GTA 6 ڕۆکستار بە فەرمی ڕایگەیاندکەوە ئەنە جۆبلیستێک کە لە سایتی خۆیان دانابوو تێکتو ئینتراکتیڤ لە کۆمپانیا ڕۆکستار داینابوو لە دوو کەسەکی دەگەڕێن کە بتوانی دیمەنی سینەمایی دروست بکە بە شێوەی کورد جا ئەو کارە ڕۆکستار نەفەرشی دەوێت ئەو کارە بەڕێوە ببە ئەو کارە لەناو ڤیدیۆ گەیمی دوو ینی ئەو جۆبە ئەو ئیشە ئەو کارە دوو کاری هەیە بەسەن کابرایان زایم یەکەچیان دروستکردی دیمەنی ڤیدیۆیە لە ناو کاتێک لە دیمەنی ڤیدیۆی ناو یاریەکە بەسن دوو کارێکتە قسە دەکات دیمەنێکی ڤیدیۆی دروست بکاتن سینەمایی بی یاخود لە بۆ ترێلەری یاری بیت وەکو دەزانین GTA 6 چەندین دەنگۆی جیاوازمان هەیە باسی ساڵانی هەشتاکان دەکات باسی مافیای مەکسیکی دەکات باسی مایامی دەکات باسی گواستنەوەی کۆکاینی دەکات زۆر بابەتی جیاوازمان هەیە و ئەگەر بێت و دەنگۆیەکە بخۆی ئەوە دەنگۆ نییە ینی ئەوە فەرمیە کە ڕۆکستار نەفەرێکی وا خەریکە تەعین دەکاتن و داوا دەکات نەفەرێکی وا بێتە ناو کۆمپانیایەکی خۆیان تەعینی بکەن ئەوە دەنگۆ نییە دەنگۆیەکە ئەوەیەکەوە 100% ئەوە لە بۆ دروستکردنی ترێلەرێکی نایابی GTA 6 تیزەرێکی نوێ لە بۆ کۆمپانیای ڕۆکستاری لە بۆ یاری GTA 6 کە بە بڕای من پێشبینی دەکەم ئەو ساڵ ترێلەرەکە ببینین بڵاوکردنەوەی یاری ئەگەر بێت و ئەو ساڵ ترێلەرەکە ببینین تاواکو 3 ساڵیت کە لەوانەیە یاریەکە بە فەرمی بڵاو نەکرێتەوە چکە ڕۆکستار هەروە لە ڕێدەدی ژوەی کرد کات خۆ لە GTA 5 ژوەی کرد یەک تیزەرەی بڵاو دەکاتەوە تەنیا لۆگۆیەک و چەند دیمەنێکی کورت ساڵی داهاتوو ترێلەرێکی تەواو ساڵی داهاتوو گەیم پلەیەکەمان بەسەم ڤیدیۆیەک نیشان دەدا ئینجا یاریەکە لەوانەیە بڵاو بکرێتەوە من پێم وایە ئەو ساڵی GTA 6 دەبی وەکو ترێلەرێک پێم وایە یان ئەو ساڵ یان سەرەتای ساڵ داهاتوو ترێلەرێکی GTA 6 هەر دەبینین و هیوادارم ببینین ئەنگۆ دەڵێن چە ترێلەر GTA ساڵ دەبینین یاخود ساڵەکە دەبینین دەمێ لە کۆمنت بۆ چونیەوە وەربگرم هەواڵەتی دیکەشم هەیە لە سیاری GTA سان ئەدرس کابرایەک هەڵساوە بە دروستکردنەوەی نەخشە و ماپی یاری GTA سان ئەدرس بەڵام لەسەر ساڵی 1970 یعنی ستایلەکەی وەکو یاری ڕێدەر و دەمشن نێکردنی ئەگەر بێت و ماپی سان ئەدرسی ساڵی 1992 چکە یاری سان ئەدرس 1990ەکان دەکات 1992 چوە ئەگەرێت و هەمان نەخشە باسی ساڵی 1970 کە شێوەی چۆن دەبی ماپێکی بڵاوکردەوە ستێکی سەرنجە شوێنەکان زۆر بەش سەحرایە بەڵام سەرنجا کێشە و حەزم کرد بیزانن ئاشکەم هەیەکەوە چەند کەسێک هەڵسان بە دووبارە دیزاینکردنەوەی کۆنترۆلەر و وەروە شێوەی PlayStation 5 وەکو PlayStation 1 ڕەسەنیان لێکرێت دوگمەکانیان ڕەنجیانە دوگمەکان داوە تا دوگمەی PlayStationەکەیان کردە سەر کلاسیکەکە ڕنگدارەکە بەڕاستی سەرنجڕاکێشە و زۆر دڵخۆشم ئەگەر بێت و دانەیەک لەو شتانم بەدەستکەویتن ئەگەر لە ئینتەرنێت هەبی بەگومان من لەوەی لەوانەیە تەنیا کۆنترۆلەکەی داوا بکەم ئۆردەر بکەم چۆن لۆگوی پلەیستێشنی ڕەسەنەکەی لەسەر زۆر سەرنجڕاکێشە هەواڵەتی دیکەشم هەیە کە پێم خۆش نییە و هەواڵە ڕاست دەرچی هەرچەندە هەواڵە تقریبا ڕاستیش دەرچیتن بەڵام خۆم پێم خۆش نییە لەبەرچە دەنگۆیەک هەیە پێشبینیەکەیەکەوە ستودیۆی بلوبەرد تیم کە خەریکی یاری The Medium بوون لە بۆ مایکرۆسۆفتی چکە ستودیۆی مایکرۆسۆفت نینەوانە جیاوازن واتە ثێرد پارتینە بەڵام ئەو یاریان لە بۆ کۆنسولی ئەکسبۆکس و PC بڵاو کردە و یاری The Medium دەنگۆیەکە ئەوەیەکەوە بلوبەرد تیم لەگەڵ سۆنی کار دەکات تاوەکو یاری سایلەنت هیل بەرهەم بێنی و لەگەڵ کۆجیماش کۆلابۆریشن دەکەن واتە پێکەوە کار دەکەن بلوبەرد تیم ستودیۆیەکی باشن پێشتر یاریەکانی Layers of Fury دروست کردی کە یەکم لەو کەسانێک کە دەڵام یاریەکان زۆر باشە بەڵام The Medium ئەو جۆرە چیرڕۆکە ئەو جۆرە ستایلە لەگەڵ یاریێکی وەکو Silent Hill ناگونجێ ئەگەر بێت وابیر بکەنەوە دەبی زۆر گۆڕانکاری بکەن Silent Hill یاریێکی ترسناکی third person یاخود first person بیتن بە شێوەی مەتەڵ نییە و یاریە ڕاستە مەتەڵی دەبی تێدا وەکو Resident Evil بەڵام زیاتر دروستکردنی ترسە چکە بەڕاستی من یاری The Medium تەواو کرد ئەوەندەری نەترسم دیمەنی ترسناکی تێدایە
ینی چۆن دڵێ دیمەنی مەترسیداری تێدا نەک دیمەنی ترسناکی تێدا بیکەوە زنەقت بچیان بتۆقی. بلوبەر تیم هیوادارم ئەگەر بێت و ئەوان کارەکە بکەن هیوادارم کەوا کۆلابڕیشن بکەن لەگەڵ یاخود هاو هەمانجی بکەن لەگەڵ کۆجیما لەگەڵ کۆجیمای کار بکەن چۆ بەڕاستی سایلەنت هیل کەسێکی وەک کۆجیمای پێویستە دووبارە دەنگۆیەکانیش هەر بازەوەی دەکەنەوە سایلەنت هیل تایبەتی بە پلەیستێشن 5 نازانم دڵخۆشی یان نایە ئەگەر بێت و پرپێدرەکانی یاری The Medium کار لەبوو یاری سایلەنت هیل بکەن خۆشی یاخودنە The Medium بەدڵ بوو یاخودنە لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن. تیمی یەکس بۆ کەس خەریکی بڵاوکردنەوەی هێدفۆنێکی جیاواز و جوانن کە دیزاینەکەی زۆر بەدڵە بەنیازم بڵاوی بکەنەوە تایبەت بە کۆنسۆل یەکس بۆکسە بە حساب بەڵام لاکر هەموو شتێکی هەر کار دەکات بێگومان لەگەڵ پلەیستێشن کار دەکات لەگەڵ پیسیش کار دەکات شێوەکەی زۆر سەرنجاکێشە واو دیزاینەش تقریبان دیزاینەکەیان پێم وابی لە زۆر ڕەوە لە هێدفۆنەکانی پلەیستێشنی جوانترە دیزاینەکەی جوانە بەڵام مایکرۆسۆفت دەڵێ کواڵیتی دەنجی زۆر باشە و زۆر شوێنش خوێندبەوە کە دەڵێن کواڵیتی دەنجی لە پۆلس 3D پلەیستێشن 5 باشتر دەبێتە لە هیچفۆنەکەی پلەیستێشن 5 باشتر دەبی هەر لە هەفتەی ڕابردوو تیمی ئەکس بۆکس ڕایان گەیاندکەوە فیچەرێک لە بۆ ئەکس بۆکس سیریس S و سیریس X بەردەست دەخەن بە ناوی بوست فریم ریت یاخود بوست FPS چ دەکا و بوستە چەند یاریشی دیارکراو هەیە تاوە کەسە دیاری کراون هەڵدەستی ئەو یاریانە دەکاتە 6 فریم یاخود دەکاتە 120 فریم واتە FPS-ەکەیان دەبڵ دەکاتەوە لە ڕێگەی سوفتوێرەوە واتە هیچ پەیوەندی بە هاردوێردەوە نییە واتە پەیوەندی بەوە نییە کە کۆنسۆڵەکە چەندە بەهێزە هێزی هەیە خۆدنا بەڵکو لە ڕووی سوفتوێرەوە پرۆگرامینگەکە و کۆد نەیمەکە ئەنی کۆد سۆرسەکان بە شێوازێک دەگۆڕن دەتوانین یاریەکان بوستیان بەرز بکاتەوە هەرچەندە تاوەکو ئێستا ژمارە ئەو یاریانێکەوە مایکرۆسۆفت هەڵی بژاردووە ژمارەیان کەمە یاری زیاتر یاری بەناوبانگتر FPS-ەکەی بوز بکرێت لە هەفتەی ڕابردوو چەند هەواڵێکی جیاواز بڵاوکرایەوە لەسەر یاری ڕینبۆ 6 لەسەر یاری ڕینبۆ 6 کوارنتین کە یاری داهاتوی ڕینبۆ دەبی بەناوی کوارنتینە هەرچەندە یوبیسۆفت دەڵێ ئەمە ناوی یاریەکەی دەگۆڕین کوارنتین نابی زۆر خەڵک لە ئۆنلاین وتیان ناوی یاریەکە بتە پاراسایت یوبیسۆفتی نەخێر پاراسایتیش نابی لە چەند ڕۆژی داهاتوو یاخود چەند هەفتەی داهاتوو بەو نزیکانە ناوی ئۆفیشەڵەکە یاخود ناوە فەرمیەکەی یاریەکە ڕادەگەێنن و لەوانەیە ڕلیز دەیت و بەرواری بڵاوکردنەوەی یاریەکەش ئاشکرا بکەن ناوەکە لە چەند ڕۆژی داهاتوو بێگومان ئاشکرا بکرێن من لە هەفتەی داهاتوو ئەگەر ئاشکرا پێتان دەڵێم ناوەکە چی دەبی و مانای چی دەبی و ترێلەکەش کە بڵاوکراوە زیاتر باس دەکەن پێتان بدەم کەوای ترێلەری فیلمە نوێیەکەی مۆرتال کۆمبات بڵاوکرایەوە ترێلێکی زۆر سەرنجاکێشە من خۆوەکو خۆم عاشقی یاریەکانی مۆرتال کۆمباتم بەڵام ئەو شارەزایە زۆرم نییە هەموو کارکتەرەکان ناناسم فیلمەکانی مۆرتال کۆمباتم زۆر کەم بینیوە فیلمە کۆنەکان بەڵام ئەو جارە ترێلەکە زۆر سەرنجڕاکێشە فەیتاڵەتەکان زۆر جوانن زۆر ئەکتەری نازدار ڕۆڵی دەجێڕن هیوادارم فیلمێکی نازدار دەچێت بۆی ڕیاکشم لە بۆی نەکرد چونکە بەڕاستی ئەو شارەزایەم لەنا دنیای مۆرتال کۆمبات نییە وتم بە فیلمەکە ببینم کە فیلمەکەم بینی ئیشاڵ زیات قسەی لەسەر دەکەین وەروە هاوڕێیان یاری The Little Nightmaresشم تقریبا زۆربەی پارتەکانیم تەواو کرد یاریەکەم بەدڵە یاری سەرنجاکێشە بەڵام تۆزێک ترسناکە بەڵام بۆ ترسناکێش نییە کە بڵی وەکو بەش یەکەم دەی بەش یەکەم زۆر ترسناکتر لەو بەشەی وەروە مەتەڵەکانیش تا ڕادێک ئاسانن ئەوەندە قرس نینە ئەو یارە پێویستی بە ڕیڤیش تاوانەوە بەڕاستی بۆیش ڕیڤیش تاوام لە بۆی نەکرد نرخەکەیم پێم وایە $30 نرخێکی گونجاو نییە لەبەرەوەی تۆ 5 ساعتت هەیە لە 5 ساعتش باوەڕ ناکەم جارەچێ بیکەیتەوە پێم وایە $15 تاوەکو $20 بۆ یارێکی وا زۆر گونجاوە چەندە بێگومان سەرفکردنی پارە دەگەڕێتەوە سەر کەسی تایبەت خۆت چەندی سەر دەکەی بەڵام من وەکو خۆم دەڵێم ئەو یاریێکی کورتە گەلە زوو تەواوی دەکەیت دەتوانانی بە یەک شەو تەواویکەی بە 5 ساعتشنە دەتوانین بە 4 ساعت تەواویکەی تۆزێک شایەزاری ناودنیا لە تڵ مێرسەبی یاریش سەرنجاکێشە من پێم وایە ڕەکەمەندی دەکەم ئەگەر ئێوە بیکەم بەڵام بە نرخی $30 پێم وایە چاوەڕێ بکەن تاوەکو یاریەکە دەستە ئۆن سیل داشکان لەبۆ دەکرێت $5 $20 یاخۆ بەدەستی دوو بیکڕی دەتوانم بڵێم دیڵەشی باش ئەنجامدایە یاری Marvel's Avengers بە کواڵیتی PlayStation 5 خەریکە بڵاو دەکرێتەوە یەکەم دیمەنیشمان لێ بڵاو بووە دیمەنەکەش کارکتەری هۆکای نیشان دەدا گەیمپڵی هۆکای کارکتەریشی نوێ بۆ یاریەکە زیاد دەکرێت لەسەر کواڵیتی PlayStation 5 و Xbox Series دەبیتن بەڵام ئەو ڤیدیۆی کە بڵاویان کردەوە 5 خولەکەکە گەیمپڵی هۆکای تیا لەسەر PlayStation 5 لەسەر یاری Assassin's Creed Valhalla ئەپدێتێکی نوێ بڵاو دەکرێتەوە کەوا River Raids زیاد دەکات ئەگەر یاریەکەتان کردی دەزان کەوا لەناو یاریەکەی Raids هەیە Raids واتە هێرشکردنە سەر گوندەکان هەندێک شوێن هەیە تاوەکو داگیریان بکەی یاخودە خراپەکار لەو شوێنان هەبی توانی داگیریان بکەی یاخودە ناو بەلەمەکەتەوە ڕید دەکەی هێرش دەکەی سەر شوێنە جا چەند شوێنێکی نوێ لەسەر ڕووبارەکان زیادکراینە کە پێیان دەوتێت River Raids هێرش بکەیت چەند شوێنێکی نوێ کە یاریش سەرنجاکێشە ئۆشایانیکردنە بێگومان Assassin's Creed Valhalla ئەوڵەتشم هەیە لەسەر یاری Minecraft کەوا مۆدەرێک ئەو کەسانێک کە مۆدی یاریەکان بڵاو دەکەنەوە لە ناو ستۆرەکەی یاری Minecraft خەریکی بڵاوکردنەوەی مۆدێکی زۆر سەرنجاکێشە بە ناوی تێراریا
ریسۆرس پاک کەەوە گرافیکی یاریەکە بە شێر شێوەکان جوانتر دەکات هەم ئەو مۆدەش تاواکو ئێستا بە فەرمی بڵاو نەکردەوە بەڵام چەند سکرینشۆتێکی یاریەکە بڵاو کردەوە دەڵێ گرافیکەکەی زۆر بەرزتر دەکەینەوە و شێوەی تێکشتەر و شێوەی بەکارهێنانی ئاکس و پیکاکس و دار و درەخت شتەکان بە شێر شێوەکان گۆڕانکاری بەسەر دەکەین و بڕیارە لە چەند هەفتەی داهاتوو بڵاو بکاتەوە و لەسەر مۆبایل لەسەر مۆبایل و تابلێت و کۆنسۆڵ و پیسیش بە شێوەی مۆدێک جیاواز بەردەست دەبێت بڕیارە لە هاوینی ئەو ساڵدا هاوینی 2021 یاری فۆڵ گایز لەسەر کۆنسۆڵی ئەکسبۆکس لە کۆتاجا بڵاو بگرێتەوە کەوا چەندین مانگە گەیمەران چاوەڕە دەکەن ئەو یاری لەسەر کۆنسۆڵی ئەکسبۆکس بڵاو بکرێتەوە بە فەرمی لە هاوینی 2021 بڵاو دەکرێتەوە بەڵام ئەگەر بێت لە گەیم پاس بەردەست بی گەیمەرێکی یەکجار زۆر یاریەکە دەکەم بێگومان بۆ هیواداریشم کەوا لە گەیم پاس بەردەستی بخەن واروە هەر یاریەکە فۆڵ گایز بڕیارە لە هاوینی ئەو ساڵ لەسەر نیتندۆ سویچیش بڵاو بکرێتەوە کە باشترین شوێن لە بە فۆڵگاسی بە بڕای من نیتندۆ سویچە واروە نیتندۆ سویچ کۆنفرانسێکی ئۆنلاینی ئەنجامدا لە ئیڤنتە ئۆنلاینەکەش چەندین یاری نوێیان ئاشکرا کرد یەک لەو یارانەی کە من زۆر سەرنجڕاتشم یاری ماریۆ گۆڵد سوپەر ڕۆشە هەرچەندە من نیتندۆ سویچم نییە بەڵام ئەگەر هەم بیتن ئەو یاریە لەوانەیە ئەنجام بدەم ئەوڵکمە لەسەر یاری ڕێد ڕدەمشن کەوا لێچێ لە زانکۆکانی هەرێمی تێنەسی ئەمریکا وەکو وانەیەکی مێژوویی لە بۆ خەڵکی ئەمریکا دەجێردرێتەوە یاخود باز دەکرێت بەکاردێتن واتە شێوازی جلوبەرجی کارکتەرەکان و ئەو سەردەمەی ڕێدەر و دەمشن کە باز دەکرێت و کارکتەرەکان دنیاەکە شێوازی گرافیشی یاریەکە کەەوە باسی کوێ ئەمریکا دەکاتن وەکو وانەیەکی مێژوویی بەکاردێنەوە زانکۆی تێنەسی یەکێکە لە زانکۆ زەبەلاکانی ئەمریکا لە هەرێمی تێنەسیە جێگە سەرنجەکەەوە یاریەک بێگومان وەکو خوێندن بەکاردێ پێشتر یاریەکانی ئەساسنس کرید ئۆریجن یاخود ئەساسنس کرید بەگشتی وەکو وانەی مێژووی لە بۆ قوتابیان بەکاراتەوە لە لایەن زانکۆ و قوتابخانەکان یاری مترۆ ئەکسدس بڕیار لەسەر پلیستیشن 5 و ئەکسبۆکس سیریس بڵاو بکرێتەوە و گرافیکەکەی زۆر ناوازەیە ئەوەندێک کە بینیمانە گرافیکەکەی دەبتە 4K 60 فریم وەروە بە ڕێی ترێسینگەوە واتە یەکەم جارە یاریێک ببینین 4K 60 فریم ڕێی ترێسینگیشی هەبی لەسەر کۆنسۆڵ نوێیەکان بەردەست بی و بڕیار لە چەند هەفتەی داهاتوو لە ڕێگەی ئەپدێتێکی بەخۆڕایی لە بۆ گەیمەرانی پلیستیشن و ئەکسبۆکس سیریس ئەگە یاریەکان هەیە لە بۆیان بەرز دەکرێتەوە کاپکۆم ڕاگەیاندکەوە یاری ریزیدنت ئیڤل ڤیلەج دەبتە باشترین یاری ترسناچی مانەوە لە ژیان تاوەکو ئێستا دروست کرایە پێم وایە ئەوە ناونیشانێکی یەکجار گەورەیە بە یاریەک بدەن کێشتە نەمان کردی بێگومان بەڵام بێت و کاپکۆم وا بڵێ کاپکۆم بگومان لە بۆ یاریەکە زۆرترین فرۆشیەوەی ئەو قسەیە دەکات بەڵام منیش پێم وایە کەەوە یاریێکی ناوازە دەبی گەیمەرێکی یەکجار زۆر دڵخۆشن بە لێدی دیمیستریک و واروەها ستایلی یاریەکەش گۆڕانکاریێکی گەورە دێتە ناو یاری کال ئۆف دیوتی مۆبایل خەریکن و گۆڕانکاری لە سیستەمی لێڤڵاپ دەکەن لە ئەو سیستەمێکەوە گەیمەر لێڤڵەکانی خۆی بەرز دەکاتەوە لە جیاتی ئەوەی کەوا لێڤڵ کابی پرسنتیژ زیاد دەکەم بە سەدا عنی سەتا ئەوەندە لێڤڵ سەتا ئەوەندە مایە بگەی ئەو لێڤڵێ ئەو شتت مای بگەی ئەو لێڤڵێ بە شێرە شێوەکان لەوانەیە گۆڕانکارێک لەناو یاریەکەی بکەن بەڵام پێم وانیەکەوە ئەو گۆڕانکاری وا دەکەی یاریەکە باشتر بکات چەندە کال ئۆف دیوتی مۆبایل خەڵکەکی زۆر عاشقی یاریەکەنە و خەڵکەکی زۆر ڕۆژنامەیەکە بەڵام بێ هەر یاری مۆبایلیە هەر کوالەتی مۆبایلە و هەم مۆنتایزیشنەکەشی هەر مۆبایلە پێم وایەکەوە هەرگیز لەوە دەرناچیکەوە یاریی هەر مۆبایلە پێویست ناکە بۆ شێوازە گەورە بکرێت دوایین هەواڵیشم لەسەر گەورەترین کۆنسۆڵی پلیستیشن 5 بەتەواو کەسە دروست کرایە کە ڕاستیە و ئیشیش دەکات و نرخیشی حەف دەفتەرە بە حەف دەفتەری فرۆشرا نرخی ئەو کۆنسۆڵە زەبەلاحە حەف دەفتەرە لەلایەن یوتیوبەرێکەوە دروست کرا وەروە فرۆشراش کە حەف دەفتەر مەسروفی تێدا کردیە چیەوە کۆنسۆڵی پلیستیشن 5 تێدا لە ژووری پارچەکانیان لە بۆ دروست کردیە لایتەکانی تێدا تەنانەت کۆنتڕۆلەکەشیان بۆ دروست کردیە لە دوایەوەش دوگمەی پاوەر و تەرتیبات شتی خۆشی هەیە ئیشیش دەکات توانیان بە حەف دەفتەر بیفرۆشن کە جێگەی سەرنجە خۆشەویستانم ئەو هەواڵەکانی ئەو هەفتەیە بوو نزیکەی 24 دانە هەواڵم پێشکەشکردن هیوادارم بەدڵتان بووبی ئەستان گۆ ڕۆشنبیر بوونەوە لەو هەفتەیە کە چڕوویدا بۆی بەدەن دەڵێم هەموو هەفتان سەری بەرنامەی سفرێک ژیریکەن باشترین بەرنامەی ڤیدیۆ گەیمە لە کوردستان هەفتانە لەلایەن هاوڕێکی خۆتان ژیرەوە پێشکەش دەکرێت بۆتان ڕێز خۆشەویستم خوبکان لایک و سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی سفرێک ژیری خواتان لەگەڵ